کوردستانی شۆڕژێر و خەبات بۆ سەقامگیرکردنی سونەتی بەڕێوەبردنی ڕێوڕەسمی ڕۆژی جیهانی کرێکار. لە ماوەی پتر لە 4 دەیە خەبات و مقاومەت لە کوردستان گەلێک سونەتی پێشڕەوی بەنرخ لەم کۆمەڵگایەدا سەقامگیر بووە. یەکێک لەم سونەتانە بەڕێوەبردنی ڕێوڕەسمی ڕۆژی جیهانی کرێکارە لە زۆرێک لە شارەکانی کوردستان. لەم ڕێوڕەسمانەدا کرێکاران بەردەوام خواست و داخوازی خۆیان لە ڕێگەی دەرکردنی بڕیارنامەکانەوە ڕاگەیاندووە و دژ بە بێمافی و چەوسانەوە و ستەمی داسەپاو لەلایەن خاوەنکاران و سەرمایەداران دەنگیان هەڵبڕیوە و لەسەر پێکهێنانی ڕێکخراوی سربەخۆی کرێکاری و پێویستی ڕێکخراوبوونی کرێکاران پێداگریان کردووە. ڕژیمی ئیسلامی لە ماوەی 3 ساڵ پاش ڕووخانی ڕژیمی شا بەرەبەرە شۆڕشی ئێرانی لە بوارە جۆرا و جۆرە کۆمەڵایەتیەکان بەرەو شکست برد. بزوتنەوەی کرێکاری، بزوتنەوەی ژنان، بزوتنەوەی خوێندکاری و بزوتنەوەی کوردستان کە لە بەچۆکداهێنانی ڕژیمی شادا ڕۆڵی سەرەکیان بوو، یەک بە دوای یەک کەوتنە بەر هێرشی وەحشیانە و ڕێکخراوی ڕژیمی تازە بەدەسەڵات گەیشتوو. تەنها لە بەرەی بزوتنەوەی کوردستاندا مقاومەت درێژەی بوو. بۆ سەرکوتکردنی ئەم مقاومەتە کۆماری ئیسلامی کەشوهەوای کوردستانی بە توندی میلیتاریزە کرد. دواتریش کە شەڕی کۆنەپەرستانەی ئێران و عێراق بەرەو کوردستان کێشرا، فەزای جەنگی دیسان تونتر بووە و بەڵام لەم کەشوهەوایشدا کرێکارانی کوردستان لە بەڕێوەبردنی ڕێوڕەسمەکانی ڕۆژی جیهانی کرێکار غافڵ نەبوون. ئەوەڵی مانگی مەی لە کوردستان لە ساڵی 1358 هەتاوی واتە لە یەکەمین ساڵوەگەڕی ڕووخانی ڕژیمی شا لە بارودۆخێکدا بەڕێوەچووکە لە کوردستان شنەی ئازادی هاتبوو. کۆمەڵە و ڕێکخراوە سیاسیە چەپەکان لە کوردستان ڕێوڕەسمی شکۆداریان لە زۆربەی شارەکانی کوردستان ڕێخست. لەم ڕێوڕەسمانەدا دەیان هەزار کەس بەشدار بوون. لێرەدا دەتوانین ئاماژە بە چەند نمونە بکەین. یەکێک لەم نمونانە کە لە کەشوهەوایەکی تەواوە نیزامی و جەنگی لە ئاستێکی چکۆلە بەڵام خەباتکارانە و سەرنجڕاکێشدا بەڕێوەچوو چالاکی کرێکارانی پێشڕەوی مەهاباد لە ساڵی 1362 لەو پەڕی سەرکوت و زەبروزەنگ و شەڕدا بوو. لەو ساڵەدا ژمارەیەک لە کرێکارانی پێشڕەوی مەهاباد بڕیاریاندا کە ساڕۆژی ئەوەڵی مانگی مەی بە هەر شێوەیە کە دەتوانن ڕێزی لێ بگرن. ئەگەرچی فەزای جەنگی ڕێگەی پێ نەدەدان تا ڕێوڕەسمی گەورە بەڕێوەبرن، بەڵام ئەم حرەکەتە سەرەتاییە لەو ساڵانەدا کە کۆمەلگا لەژێر گوشار و سەرکوت و زەبروزەنگدا بوو ڕۆڵێکی یەکجار جدی لە زیندوو ڕاگرتنی سونەتی کرێکاریدا هەبوو کە بێگومان هەرگیز لەبیر ناچێتەوە. نمونەیەکی دیکە لە ڕێوڕەسمی شکۆداری ئەوەڵی مانگی مەی بەڕێوەبردنی ئەم ڕۆژە لە ساڵی 1366 لە شاریستنە بوو. لەو ساڵەدا ئەگەرچی کۆماری ئیسلامی دەمێک بوو خۆی بۆ بەرەنگاربوونەوە لەگەڵ کۆبوونەوە کرێکاریەکان ئامادەکرد بوو و لە ڕێگەی هێزی سەرکوتگەر و ڕێخستنی تەبلیغاتی جەنگی کنترۆڵی شەقامەکان، گەمارۆدانی گەڕەکە کرێکاریەکان و پشکنینی بەرینی خەڵک هاتبووە مەیدان و ڕایگەیاندبوو کە هیچ ڕێوڕەسمێکی سربەخۆ نابێ بەڕێوە بچێ. بەڵام ڕۆژێ بەر لە ئەوەڵی مانگی مەی کرێکاران و زەحمەتکێشانی سنە دەست بەکار بوون و بانکێشتەکانی پەیوەندیدار بە بەڕێوەبردنی ڕێوڕەسمەکانی ئەم ڕۆژەیان لە گەڕەکە کرێکاریەکاندا بڵاو کردەوە و سەرەندام چەندین ڕێوڕەسمیان لە پاساژی عێزەتی، کارخانەی پۆشاک، کارخانەی شاهۆ و لەناو کرێکارانی قەناد و بنەماڵە کرێکاریەکاندا بەڕێوەبرد. لە ڕێوڕەسمی پاساژی عێزەتی کە پتر لە 2000 کرێکار تێدا بەشدار بوون، لە حاڵێکدا کە دروشمەکانی ئەوەڵی مانگی مەی پاساژەکەی وەلەرزەخست بوو، بڕیارنامەی 17 مادەی کرێکارانی سنە لەلایەن بەشداربووانی کۆبوونەوەکەوە تەئید کرا. بڕیارنامەی ئەوەڵی مانگی مەی ساڵی 1366 کرێکارانی سنە وێڕای هێنانە گۆڕی خواستی بەڕەسمی ناسینی ڕۆژی کرێکار و تعتیلی کار لەم ڕۆژەدا، خوازیاری مافی ڕێکخراوبوون و مانگرتن، 40 سەعات کاری هەفتانە، حەقدەستی گونجاو لەگەڵ ڕێژەی تەوەڕۆم، قەدەغەکردنی کاری منداڵانی ژێر تەمەنی 18 ساڵ، بایەخدانی تایبەت بە ژنانی کرێکار و چەند خواستی دیکە بوو. نمونەیەکی دیکە لەو ڕێوڕەسمە شکۆدار و ڕەزمەندانەی کە لە مێژووی خەباتی کرێکارانی ئێراندا تۆمار کراوە بەڕێوەچوونی ڕێوڕەسمی ئەوەڵی مانگی مەی ساڵی 1368 لە شاری سنەیە. لەم ڕۆژەدا کرێکاران لە ساڵۆنی وەرزشی تەختی سنە کۆبوونەوەیەکی گەورەیان بەڕێوەبرد. ڕێوڕەسمەکە بە سرودی ئەنتەرناسیۆناڵ دەستی پێکرد و بە وتاربێژی پەرگڕوتینی کرێکاری کۆمونیستی گیانبەخت کرد و جەمالی چراغ وەیسی درێژەی بوو. کرێکاری گیانبەخت کرد و جەمالی چراغ وەیسی لە وتارە پڕناوەرۆک و خەباتکارانەکەیدا
سەرەڕای شیکردنەوەی بارودۆخی فەلاکەتباری ژیانی کرێکاران و زەحمەتکێشان لەسەر زەرورەتی یەکگرتووی و هاوپشتی و پێویستی پێکهێنانی ڕێکخراوی کرێکاری و هەروەها پتەوکردنی ڕیزی خەباتکارانە دژ بە نیزامی سەرمایەداری و بارودۆخی نابەرابەری کۆمەلگا تەئکیدی کرد. دیمە نەشکۆدارەکانی بەڕێوەچوونی ڕێوڕەسمەکانی ئەوەڵی مانگی مەی ساڵی 1368 هەتاوی لە شاری سنا هیچ کات لەبیر ناچنەوە. ئەم ڕێوڕەسمە شکۆدارە و ڕێوڕەسمەکانی ساڵی دواتر لە شارەکانی کوردستان بە جۆرێک ڕێکخرا و داهێنەرانە بەڕێوە دەچوون کە لەگەڵ تێپەڕبوونی هەموو ساڵێک سونەتی تازە بە سونەتەکانی ڕابردوو زیاد دەبوون. ڕێوڕەسمی شکۆداری ئەوەڵی مانگی مەی لە شاری سەقز ئەزمونێکی بەبایەخی هەڵسوراوانی کرێکاریە لە کوردستان. ڕێوڕەسمی ئەوەڵی مانگی مەی لە شاری سەقز لە ساڵی 1383 لە بارودۆخێکدا بەڕێوەچووکە بزوتنەوەی کرێکاری ئێران زیاتر پەرەیسەند بوو. لەم کاتەوە بەرەو ئەملا سەرەڕای تونتربوونەوەی گوشارەکانی پۆلیس و بە پێچەوانەی تۆقاندن و دەست بەسەرکردن و زیندان و ئەشکەنجەی کرێکارانی پێشڕە و هەڵسوراوانی کرێکاران لە خۆدەرخستنی چینایەتی خۆیاندا متمانە بەخۆیی زیاتریان پەیدا کرد. کرێکاران لەم قۆناغەوە بەرەو ئەملا هەموو ساڵێ بە گڕوتینی زیاترەوە بەرەو پیری ڕۆژی خۆیانەوە چوون لە ڕێگەی بەڕێوەبردنی عەلەنی ڕێوڕەسمی سربەخۆی ئەوەڵی مانگی مەی بە شکل و شێوازی جۆراوجۆر لە مافی کۆبوونەوە و بەڕێوەبردنی ڕێوڕەسمی سربەخۆی ڕۆژی جیهانی کرێکار دفاعیان کردووە. ئاڵای خەباتی سربەخۆی کرێکاریان هەڵکردووە. داخوازی ئابووری و سیاسی خۆیان هێناوەتە گۆڕێ. لەسەر خواستی چینایەتی خۆیان پێداگریان کردووە و بەردەوام هەوڵیان داوە تا سونەتی بەڕێوەبردنی ڕێوڕەسمی سربەخۆ و عەلەنی لە ناو شارەکاندا سەقامگیرتر بکەن.